لەم خانوە ئاساییەی خۆراوەی لەندەنەوە بۆ ئەم دەشت و دەرەبێ ناونیشانە. ئەو پیاوەی کە سەرنجی جیهانی بە شێوەیەکی دڕندانە بۆ لای خۆی ڕاکێشا محەممەد ئێموازی تەمەن 26 ساڵی دانیشتووی شاری لەندەنە. ئێموازی ناسرااو بە جۆنی جیهادی ئەو ڕەشپۆشە دەمامک بەسەرەیە کە لە ڤیددیۆی سەربڕینی دی لە بیانیەکانی داعشدا دەردەکەوێت و بە زمانی ئینگلیزی ناوچەی لەندەن قسە دەکات. بۆچی و چۆن ئەم گەنجە پەیوەندی دەکات بە گروپی چەکداری داعشەوە و دەبێت هیچێک لە هێماکانی تونند و تیژی و گروپە جێگەی مشتومڕێکی گەرمە. هەندێک دەیانێت لە ڕێگەی ئەو ڕێچکەیەوە کە لەندەن بڕیوەتی سەرەداوی توندڕۆبوونی ئێموازی بدۆزنەوە. ئەوە زانین کە لە ساڵی 2012 ڕۆشتووە و 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵە لە سووریایە لە خۆراوای لەندەنەوە ڕۆشتووە و ئەوەش زانین کە ژمارەیەک خەڵک لەوێ چوونەتە سووریا کە هەمویان باگراوندی عەرەبیە خودباکووری ئەفریقایان هەیە. ڕۆژنامەی واشنگتن پۆست یەکەم سەرچاوە بوو کە ناوی ئێموازی بڵاو کردەوە. دواتر سەرجەم ڕۆژنامەکانی بەریتانیا لە گۆشەنیگای جیاجیەوە ئەم هەواڵەیان بەسەر کردەوە. ئێموازی لە دایکبووی وڵاتی کوێیتە و لە تەمەنی 6 ساڵیەوە لە لەندەن دەژی و هەر لەوێش دەچێتە قوتابخانە. دواتر بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی وەستمینستەر تەواو دەکات. پێش پەیوەندیکردنی بە داعشەوە چەند جارێک لەلایەن دەستگای سیخوری بەریتانی MI5ەوە لێپرسینەوە لەگەڵ دەکرێت و تەنانەت ڕێگەی هاتنناو بەریتانیاشی لێ دەگیرێت. دواتر لە سای 2012دا دەچێتە سووریا بۆ پەیوەندیکردن بە گروپی چەکداری داعشەوە. هەندێک پەنجەی تۆمەت بۆ حکوومەت درێژ دەکەن کە لە ڕێگەی لێپرسینەوە و بێزارکردن و داواکردنی بۆ کارکردن لەگەڵ دەستگای سیخوری ئەوان بوونەتە هۆی توندڕەوبوونی ئێموازی. ئێمە کەی لەوە تێگەین کاتێک کە مامەڵی کەسێکی دەرەکی لەگە خەڵکدا دەکەین دوجار ئەو کەسانە هەز دەکەن کەسێکی دەرەکین و لە شوێنی تر بە دوای ئینتیمادا دەگەڕن. هەندێکی دیکەش پرسیاری ئەو دەکەن کە بۆچی دەستگاکانی سیخوری بەریتانیا ڕێگاندا ئەم نێچیرە بە تۆڕەکاندا تێبپەڕێت. ئەو ڕەخنانەی دەیڤید کامێرۆنی سەرۆکوەزیران بە توندی ڕەتی دەکاتەوە. دەستگاکانی سیخوڕی بەریتانیا کارێکی زۆر دڵسۆزانە و ئازایانە و قورس و نایابوو کاریگەرانە دەکەن لە پاراستنی وڵاتەکەماندا. هەمیشە بڕیاری زۆر قورس دەدەن. پێم وایە بڕیارەکانیان زۆر دروستە کە لە جیاتی ئێمە دەیدەن. بەڵامێکێک لە ئاپۆلەکانی ئێموازی پێی وایە ژینگەی قوتابخانەکە و نێوەندی ئیسلامیەکان هۆکار بوون بۆ توندڕەوبوونی. یەکێکی لە مامۆستاکان بازەوە دەکات کە ئێموازی کێشەی تووڕەبوون و هەڵچوونی هەبووە. پێدەچێت هەمووان بە دوای وەڵامی ئەو پرسیارانەدا بگەڕێن ئایا بۆچی گەنجێکی خوێندەوار و بە دەرامەتی وەک ئێموازی لەندەن جێ دەهێڵێ و پەیوەندی دەکات بە گروپی چەکداری داعشەوە بۆ سەربڕینی هاوڵاتیانی مەدەنی. ئایا بۆچی زیاتر لە 600 هاوڵاتی بەریتانی لە گروپە توندڕۆکاندا چالاکن؟ وەڵامی ئەم پرسیارانە دەبنە ڕۆشناییەک بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی حاڵەتی لەم جۆرە و پاراستنی ئاسایشی هاوڵاتیانی بەریتانیا. سەرنگ حارس زەنارتی، لەندەن.